یاریکردن بە ژمارەکان شەشە بەردەوامەکانی بۆ جێی عراق کام پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شێروان دوو بەردانی ئەندامی پەرلەمانی عراق لە بەختەوە لەگەڵماندا بەڕێز شێروان سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. بەڕێز شێروان تو بخێراتیش بۆ کوردستان 24 ئەم یاریکردنە بە خشتەی بودجەی و قوتی خەڵک لە عێراق لە پای چی؟ زۆر سوپاس سەلاو ڕێز بۆ جەنابتانە بۆ بینێرانی خۆشەویست. بەلێ دوایی ئەناردەی خشتەی بودجەی 2024 لای ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەنجومەنی نوێرانی عێراق بۆ پەسەندکردنی ئەو خشتەیە دوای چەندین کۆبنەوە لای لیژنەی داراییەوە و بریار دریا لانی سیاسیەکانی کە لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵە کە ئەو خشتەیە دەستکاری نەکرێت و هەندێک کێشە هەبوو لای هەندێک ئەندام پەرلەمانی کە سەر بە پارێزگەکانی ناوەندی و باشووری عێراقن کە گازندیان هەبی کە ئەو تەخسیساتی کرایە لە پەڕەپەیدانی پارێزگەکانی کەمە پێویستیمان پێ هەیە هەندێک گۆڕانکاری بکرێت و یا هەندێک مناقەلە بکرێت ئەوە کە ڕێکەوتون کرا دەنگمان لەسەر گواستنەوەی 2 تریلیۆن و 500 میلیارد لە سەلاحەتی سەرۆک وەزیران بۆ پارێزگەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان دوای کە پەسەند کریا کە چاوە ئەو خشتەیە لای ئەنجومەن هاتیە دەنگمان لەسەریدا بەبێ گۆڕانکاری بەس ئەوەمان ئیزافە کردیە کە دەسەڵات بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق 2 تریلیۆن و 500 میلیارد کە گواستنەوە بکات لە هەندێک پرۆژەکانی بەرهینانە یان لە وەزارەکانە بۆ پارێزگەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان کە دەکات 15 پارێزگار دوای هەناردەی خشتە کە واژوو کریا لای سەرۆک پەرلەمان لەکن ئەمینداری پەرلەمان بۆ سەرۆک کۆمار کە وەکو پەسەندکردن دوایەوە کە گەشتە ئەنجومەنی وەزیرانی عێراق دیار بوو دەستکاری کریا زیاتر لە 14 تریلیۆن و 500 میلیارد کە ئەوەی ڕوویدایە ئەنجومەنی وەزیران دێت ئەوە لای پەرلەمانەوە دەستکاری کریایە کە چەلژنەی داراییە کە لە هەندێک کەسانە حتا ئەوڕکە ئاشکرانیە ئەنجومەنی نوێران لیژنێکی پێکینە لە لیژنەی دارایی دوای ئەو لیژنەیە ڕایان گرتیە حتا ئەوڕۆکە ئەو کێشەکە بینی ئەنجومەنی نوێنەران و بینی ئەنجومەنی وەزیران بەردەوامە هەندێک تەوزیح کراوە لای سەرۆک پەرلەمان کە دەستکاری نەکرایە ئەو خشتەیە کە هاتیە لای ئەنجومەنی وەزیرانەوە هەر ئەو خشتەیە کە ئەمە دەنگمان لەسەری داوی پەسەندمان کردیە و دووبارە گەڕانتمانەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئاماج لەم دەستکاریکردنی خشتە بەم شێوازە بە سێ شێواز دەرچووە هاتووە ڕۆشتووە ئامانجەکە چی بوو؟ طبعاً ئەکید ئامانجەکە ئەوە بوو دیارە هەندێک لایانی سیاسی یان هەندێک ئەندام پەرلەمان یان حتا ئەو ڕۆژە ئەو لیژنەیە هیچ کاری نەکردووە کە بزانین ئامانجی ئەو دەستکاریە ئەو گۆڕانکاریە یان ئەو ئیزافەیە ئەمە کە پەسەندمان کردیە لەسەر 211 تریلیۆن پێشتریش کە بودجەی 2023 کە 198 تریلیۆن و 900 میلیارد زیاتر بوو دوای کە خشتە گەشتە پەرلەمان بۆ پەسەندکردن دەرچ 206 تریلیۆن حکوومەت خەرجی کردیە بۆ 2023 ئەوە شێک لە کێشەکانی سەرەکیە لەسەر عێراقە دوای ساڵی 2012 حتا ئەوڕۆکە 2024 ئەمە وەکو پەرلەمان وەکو یاسا وەکو دستور حساباتی ختامی لە عێراق حتا ئەوڕۆکە لای حکوومەتەوە هەناردەی ئەنجومەن نەکرا یعنی ئەوڕۆکە ئەمە ئەو خرجانێک کە حکوومەت دەکات بەبێ کە ڕقابەك یان بەبێ محاسبەك هەبی لەسەر حکوومەت کە ئەمە پەسەندمان لەسەر تقریبا 199 تریلیۆن کردیە خەرجەکان حکوومەت 206 تریلیۆنە خشتەی ئیمسالەکە کە 211 تریلیۆنە دوای کە گەشتە ئەنجومەن زیاتر لە 14 و 500 تریلیۆن زیاد بووە بەتاکید ئەوە لەیانی سیاسی یان ئەندامان پەرلەمان یان لەیانی ئەنجومەنی وەزیران دەبێت لژنێکی لەسەر مستەوایکی باڵا پێک بێت و حقیقەتی ئەو گۆڕانکاری بێت و ئامانجەکە باشە بەڕێز دوو بەردانی کێ بەرپرسە لەسەر ئەو گۆڕانکاریە زۆر باشە پەسەندکردنی بودجەی عێراق 3 ساڵ بەسەریەکەوە ئەزمونێکی باش بوو بۆ عێراق یاخۆت
دەرفەتێک بوو بۆ ئەوەی وەکو ئێستا یاری بە خشتەی بودجە بکرێتن و ئیتر یان بڵێن دەرفەتێک بێت بۆ ئەوەی گەندەڵی تیا بکرێتن. نا بەتاکید کە ئەو بودجەی سێ ساڵی کە پەسەندمان کرد ساڵی 2023 بۆ ئەوە حکومەت زیاتر ئازاد و ڕزگار بیت بۆ جێبەجێکردنی مادەکانی کە لە بودجە هاتیە. ئەمە دزانین هەموو ساڵان نیوەی ساڵ مانگی 6 یا مانگی 7 پەرلەمان یان تاخیربوونی هەناردەی بودجە لای حکومەتەوە بۆ پەرلەمان ئەوە معەرقلەی پرۆژەکانی حکومات لە پارێزگەکان یان هەناردەی بەرهینان پەڕەپێدان بۆ پارێزگەکان بەرنامە ئەو بوو کە بتوانێت حکومەت زیاتر خزمەت و بتوانێت لە ڕێگەی ئەو بژێ سێ ساڵانە بکات بەس بەداخەوە بەردەوام حکومەت بە تاخیربوونی هەناردەی خشتە ئەوەی کە لە وابزە مادەی 77 هاتیە کە دەبیت مانگیدا لە ساڵی پێشتر خشتە هەناردەی پەرلەمان بکرێت و گفتوگۆ لەسەر بکرێت دوای پەسەند بکرێت و کە بتوانێت حکومەت بە شێوەیەکی ڕاستەخۆکە لە یەکەوە دەست بە دابشکردنی ئەو مادەکانی کە لە بودجە هاتیە چ بە شێرێمی کوردستانە چ پارێزگەکانە چ پرۆژەکانی بەرهینانە بەس دیارە بەرنامەی حکومەت بەردەوامە بە تاخیربوونی هەناردەی بودجەبی یان چ خشتەی هەناردەیە بە تاکید ئەوە تەئسیری لەسەر حکومەت کردیە لەسەر شایستەدارەی هەرێمی کوردستان حتا ئەوڕۆکە یەک بڕەپارە شایستەی دارەی هەرێمی کوردستان بێژگەل ئەو موچەیە کە بەردەوام ماگانە حکومەت کێشە بۆ حکومەت دروست دەکات کە موچە خۆرانی هەرێمی کوردستان هەناردە بکات. بەڵێ بەڕێز شێروان ئەگەرم گرفتە چارەسەر نەبێت کە لیژنەی لەسەر پێکەن کاری لەسەرەکەن ئەگەرم کێشەی دروست بووە ڕاستیەکەی دەرنەکەوێت چارەسەر نەبێ پێتان وایە وای لێ دەجارێتتر دەنگی لەسەر بدرێتەوە پرۆژەی ئاساکە؟ نەخێرە تو زانیەوە چەندین لژنە و چەندین گەندەڵی لە بابەتی موچەیە بودجەیە لە پرۆژەکانی کە لەسەر ئاستی عێراقی حتا ئەوڕۆکە یەک لژنە بە دروستی کۆتای پێناتیان کەس بەرپرس نییە ئەو لژنەیە یان ئەو کارێک کرای لە ناو بودجە ئەوەش دەشتە لای ئەو چەندین لژنەیە چەندین ساڵەکە دروست بیە و حتا ئەوڕۆکە نزانین کە نەتیجەکەی کۆتای ئەو لژنەیە بە تاکید حکومەت ئەوڕۆکە یەکەمین بودجێ لەسەر ئاستی عێراق یعنی 211 تریلیۆن بۆ 6 مانگ تقریبا ئەمە پێش دوسێ مانگکە ئەو خشتەمان پەسەند کردیە بەتەماینە حکومات کە زۆرتر شایستەی دارایی چه هەرێمی کوردستان مید یعنی پەڕەپەیدان حتا ئەوڕۆکە بۆ هەرێمی کوردستان نەهاتیە بابەتی تعویزاتی پێشتر بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتی نەهاتیە یعنی بەس ئەو موچەی کە دێت کە دەکات ساڵانە 9 تریلیۆن یەک لە وەزارەتانی عێراق کە وەزارەتی پەروەردە زیاتر لە موچەیان زیاتر لە موچەی فەرمانبەران و موچەی خۆرانی هەرێمی کوردستانە ئەو کە بڕەپارەی دێت ئەوەش بەردەوام بە شێوەیەکی باشە بەڕێز بەردانیم سیاسی 100% زۆر باشە کەواتە کێ سودمەندە یاخود بڵێن لە بەرژەوەندی کێیە ئەم یاریکردنە بە خشتەی بودجە لە عێراق؟ طبعا جنابتان زانن ئەوڕۆکە ئیدارەی دەولە کە پێکاتی هەموو لایانی سیاسی ئەوڕەکە لە پەرلەمانن کە دەسەڵات ئەوڕەکە لەکەم برایانی شیعایان یان لە هاوپەیمانی چوار چێوە یعنی ئەوانە بە تەکید دەسەڵاتی زۆرتر و ئەوان زیاتر استیفادە لەو گۆڕانکاری دەکەن و یان بۆ پارێزگەکانی خۆیان کە پێشتر هەندێک لەناو هۆلی پەرلەمان یان لەناو هەندێک لایانی سیاسی هەندێک کەسیان تۆمەتبار کردبی کە بە ئەو دەستکاری کە کرایە ئەمەش حتا ئەوڕۆکە ناتوانین اتهامی چ لەیان سیاسی بکەن یان ئەندام پەرلەمانێک یان سەرکردایەتی پەرلەمان یان هەر کەسە بیت لەبەر حتا ئەوڕۆکە ئەو لژنەیە ئیش و کار خۆی نەکردی حتا ئەوڕۆکە ناتوانین ئەوانە اتهامی کەس بکەین بەس دیارە ئەوانەی کە مستەفیدین لەو گۆڕانکاری لەو ئیزافەیە لەبەر ئەمە وەکو یاسای پەرلەمان ئەمە دەسەڵاتمان نییە 1 دینار ئیزافە بکەینە سەر بودجە دەتوانین گواستنەوە بکەنە هەندێک مادەکانی کاتیە هەندێک نەفقاتی حکومەت بینە خواری بەسکە پەرلەمان دەسەڵاتی نییە وەکو دستور و یاسا کەمە پارە زیاد بکەین یان ئیزافە بکەین لەسەر چ پرۆژە
بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ گەلێکی سوپاس.